التصويت على المادة 2. پەرلەمانی عێراق یاسای نوێی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی پەسەند کردو، ئەندامانی ئێستای ئەنجومەنی کۆمسیارانیش خانە نشین دەکرێن. دوای فشاری خۆپیشاندەران پەرلەمانی عێراق چەند یاسایەکی نوێی دەرکرد. یەکێک لە یاسانوێکان دامەزراندنی کۆمسیۆنێکی نوێی هەڵبژاردن لەخۆ دەگرێت. محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق دوای پەسەندکردنی یاسای نوێی کۆمسیۆن ڕایگەیاند یاساکە لەسەر خواستی خەڵک دەرکراوە و دەستپێکی چاکسازیەکی ڕاستەقینەیە. کۆمسیۆن کارەکانی بە شێوەیەکی شەفاف و ئاشکرا و سربەخۆ و دوور لە هەموو فشارێک و لایەنگری سیاسی و حیزبی ئەنجام دەدات و لە هەموو ڕوویەکەوە لە کۆمسیۆنی پێشتر جیاوازە. بە پێی یاسای نوێی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئەندامانی ئێستای ئەنجومەنی کۆمسیاران خانە نشین دەکرێن و سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکان دەگوازرێنەوە بۆ دام و دەستگاکانی دیکەی دەوڵەت و سەرۆکی بەش و هۆبەکانیش لە کارەکانیان دوور دەخرێنەوە. هاوکات بە پێی یاسای نوێی کۆمسیۆن ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران لە 9 کەس پێک دێن کە 5 دادوەریان لەلایەن ئەنجومەنی باڵای دادوەری عێراق و 2 دادوەریان لەلایەن ئەنجومەنی دادوەری هەرێم دەپاڵێورێن و 2 ڕاوێژکاریش لەلایەن ئەنجومەنی شوڕای دەوڵەتی عێراق کاندید دەکرێن. هاوکات دادوەرەکان و ڕاوێژکارانی ئەنجومەنی شوڕای دەوڵەت بە ئامادەبوونی نەتەوەیەگرتوەکان و سندیکا و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کەناڵەکانی ڕاگەاندن بە پێی میکانیزمی تیر و پشک دەستنیشان دەکرێن. لە لایەکی دیکەوە بەشێک لە شارەزایانی یاسای دەستور ڕەخنە لە یاسانوێیەکەی کۆمسیۆن دەگرن. حاکم شێخ لەتیف دادوەر و یاساناس لە پەڕەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی بە تەمسیلەی سربەخۆکردنی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان خەڵک هەڵناخەڵەتێ. ئەو یاسایی لە پەرلەمان دەنگی لەسەردرا بە حیساب بۆ سربەخۆکردنی کۆمسیۆنە و کۆمسیارەکانیش لە دادوەران و ڕاوێژکارانی ئەنجومەنی شۆڕا پێک دێن. بەڵام لە واقیعدا سربەخۆنین و هەموو کەس دەزانێت وابەستەی حیزب و لایەنەکانن. ئەگەر ئەوانە سربەخۆ بوونایە حاڵی عێراق و کوردستانیش بە ئێستا نەدەگەیشت. حاکم شێخ لەتیف ئاماژە بەوەش دەکات بۆ سربەخۆکردنی کۆمسیۆن دەبێت بە دوای کەسانی وا بگەڕێن کە بە واقعی سربەخۆ بن و خەڵکی ناوچەکانیان شایەتیان بۆ بدەن، جا لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت بن یان لە دەرەوە. ئەگەر وانە بێت نابێت چاوەڕێبین کاری ئەم ئەنجومەنە لەوەی پێشخۆی باشتر بێت. لە دوای ساڵی 2003 بە شێوازی جیا کۆمسیۆنی هەڵبژاردن پێکاتووە. لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ساڵی 2010 کۆمسیۆن ئەزمونێکی خراپی پێشکەش کرد و ساختەکاریەکی گەورە لە هەڵبژاردنەکە ئەنجام درا. بە بڕوای شارەزایانی بواری هەڵبژاردنیش باشترین کۆمسیۆن لە سەردەمی دەسەڵاتی کاتی هاوپەیمان پێگاتووە و سەرپەرشتی یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی لە ساڵی 2005 کرد.